تورەکەی ئاوی سیەکان چییە؟ ئەم گرفتە چۆن دروست دەبێت؟ هۆکاری سەرەکی و پاڵنەری سەرەکی دروستبوونی ئەم نەخۆشیە چییە؟ ئایا نەخۆشیەکی گواستراوەیە؟ هۆکارەکانی گواستنەوەی ئەم نەخۆشیە چۆنە و لە ئێستادا بەربڵاوی ئەم نەخۆشیە لەنێو هەرێمی کوردستان لەنێو کۆمەڵگەی خۆماندا چۆنە، چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزن و دواتری چارەسەرەکان و ماکەکانی چارەسەر نەکردنی ئەم نەخۆشیە خۆ لە چیدا دەبینێتەوە. دکتۆر فامی حسێن پسپۆری نەشتەرگەری سنگ و دڵ میوانی ئێمە لە بەرنج باش کوردستان. دکتۆر گیان بەخێراتی. زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمە میوانی. زۆر باس سەرەتا بزانین تورەکەی ئاوی لە سیەکاندا چییە؟ بەڵێ تورەکەی ئاوی لە سیەکاندا بریتێ لە تورەکەیەکی ئاوی کە ڕاستیا ئاوێکی ڕوونی تایە، بەڵام چواردە و درا بە تورەکەیەکی تایبەت کە بەهۆی پاراسایتێکەوە دروست دەبێت، ینی مشەخۆرێکەوە دروست دەبێت کە ناوی ئیکاینۆکۆکەس گرانیولۆسەسە بە زۆری لەو گروپەیە لە بەشەیەکی ڕئیسی ئەمە تووشی جگەرە بێ، بەڵام ئێستا ژمارەیەکی بێشمار نەخۆشمان لەبەردەسایە کە سیەکانیش توش بووە، بۆیە ئەکرێت لە هەر شوێنێکی لەشی مرۆڤ بە ئەم تورەکەی دروست بێ. دکتۆر هۆکاری سەرەکی کە تاکێک تووشی ئەم گرفتە بکە خۆی لە چیا بینێتەوە؟ بەڵێ لە ڕاستیا هۆکاری دروستبوونی نەخۆشیەکە بەبوونی پاراسایتێکەوە، بەبوونی ئەو مشەخۆرەوەیە بێگومان ئەمە نەخۆشیێکی گواستراوەیە، هۆکاری ڕئیسی بۆ پاکوخاوێنی ئەگەڕێتەوە. پاکوخاوێنی بەمانای ئەوەی کە ئەو خواردنەی کە ئەی خۆین بە تایبەتی ئەو سەوزەی ئەی خۆین ئەبێ ئەو میکرۆبەی پێوە بێ، ئەگەر ئەو میکرۆبەی پێوە نەبێ توش ناوین، کەواتە ئەبێ هۆکاری یەکەمی لە ڕێگەی خواردنەوەیە، ماناوایە ئەو خواردنەی ئەی خۆین خاوێن نییە، بۆیە من نەتوانم پێ بڵم کە ئەگەر تەنها خاوێنی لە خواردنە ببێ، ینی بە مانایکی تر ئەگەر بەستەنا سەوزە و میوە بە باشی بشۆرێ، لەوانەیە لەم کیسە ڕزگارمان بێ و نەشتەرگەرێکمان لە کۆڵە بێتەوە. زۆر باشە، ورتر باسی سەوزە دەکەم، بەڵام تۆ دەڵی نەخۆشیێکی گواستراوەیە. گواستراوەیە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەگوازێتەوە؟ لە مرۆڤ لە ئەنیماڵ و لە حیواناتەوە بۆ مرۆڤە گوازرێتەوە. کاتە نەخۆشی گواستراوە هەر نەخۆشیەکە کە ئەتوانی خۆتی لێ بپارێزی، ئەتوانی نەهێڵی توش بیت. مانایەوە نییە کە لە مرۆڤێکە بۆ مرۆڤێکی کە گوازرێتەوە. هەشتنەوە حاڵتیش ریپۆرت کرا بە زۆر دەگمەنە بەشێکی ڕئیسی لە گیاندارانەوە کاتێک کە سەوزەیەکە خۆین ئەبێ ئەو سەوزەیە پیس بوو بێ بە پیسایی سەگێک، ئەنجا ئەو مرۆڤە تووشە بێ. هەبوونی ژمارەیەکی بێشمار لەم نەخۆشیە لە ئێستا لە کوردستانە مانای ئەوەیە کە ئەو سەوزەی ئەی خۆین پاک نییە، ئەو خواردنەی ئەی خۆین سەگ پیسایی پیا کردووە. تاکە ڕێگەیەکە بۆ ئەوی بتوانین ئیکسپلانیشن یاوا بڵین تێگەیشتن بکەین بۆ ئەم ژمارە زۆری ئەم تورەکەی ئاویانە لە سنگا و لە جگەریشە. زۆر باشە. پیسایی سەگ کاتێک بەر ئەم سەوزانە دەکەون، هەندێک جار جیاواز لەو خواردنەی ئەی خۆین ئێمە لاوانێ بەرکەوتنمان لەگەڵ پیسایی سەگە بێ ئەوەی ئاگادار بین، لاوانێ دواتر مامەڵەکردنی ڕۆژانەی خۆمان بەڕێ بکەین. بە هەمان شێوەی خواردنەکە کاریگەری لەسەر دروستبوونی ئەم پیسەیە دەکات؟ بەڵێ ئەگەر ڕاستەخۆ مرۆڤ دەستی بەر ئەم جۆرە پیسایە بکەوێت و دواتر دەستی نەشەوە بەکاری بێنێ هەر هەمان ڕێگەیە. بەڵام یەک جیاوازی هەیە بۆی وازەح بێ، دوو جۆر سەگمان هەیە. ئەمە سەگێکمان هەیە لە ماڵەکانە بەخێوە کرێ کە ناهێڵن ئەم سەگە بچێتە سەر زبڵەکان خواردنی گۆشتی پاشماوەی مەڕ و ماڵات و سەربڕینەکان بخوا، چکە عاتەن سەگکەش لە شتێکیەوە بێ وەریگرێ کە خواردنی پیسە لەسەر زبڵ. بۆیە سەگی ناو ماڵەکان باشترە و ئەگەری توشبوون پێی کەمترە وەک لەو سەگەی کە بەڕەڵایە و لەسەر جادەیە. بۆیە لە هەموو حاڵەتێکە ئێمە هاند هایجینی عین پاک و خاوێنی دەست لە هەموو حاڵەتێکە بۆ ئێمە ئیجباریەوە ڕێگەمان لێگرێ ڕێگەگرێ لە زۆرێک لە نەخۆشیە گواستراوەکان. بەڵام هۆکاری سەرەکی ئەم حاڵەتە کەمترە لای ئێمە کە مرۆڤەکان دەستیان بەر پیسایی سەگ بکەوێ و ڕاستەخۆ دوای ئەوە خواردن بخۆن. تەنها شتێکە ئیکسپلانیشنی ئەماکە پیسبوونی ئەو خواردنەیە کە ئەی خۆین بە بەردەوامی. بۆیە بەڕاستی ئەمە جێگەی خۆیەتی کە توێژینەوەیکی زۆری لەسەر بکرێ و حاڵەتێکە بەڕاستی لای ئێمە زۆر ئیهمال کراوە بەداخەوە. من لە قەوسێکان نمونەیەکت بۆ بێنمەوە، من چەند ڕۆژێک لەم پێش لە کۆبوونەوەیەک بووم لە دەرەوە لە چیک، زیاتر لە 50 پزیشکی نەشتەرگار دانیشتە بوون، پرسیارێکاتە پێشەوە چەند کەس لە ئێوە تورەکەی ئاوی بینیوە لە نەخۆشە، ئەنی هەر بینیوێتیان.
ڕواکەی لەو 50 کەسە 3 کەس دەستی بەرز کردەوە کە تورەکە ئاویان بینیوە لە زۆربەی زۆری وڵاتەکان ئەم شتە کۆنتڕۆڵ کراوە کۆتایی پێهاتووە بەڵام بەلایانی کەمەوە نەشتەرگارێکی سنگ لە سلێمانیا لە حەو ڕۆژە جارێک لە هەفتەی جارێک ئەو نەخۆشیە ئەبینێ بەلایانی کەمەوە ئێمە هەفتەی جارێک نەشتەرگەریی لەو بابەتەکەین کاتە لێرە باوەڕەکەم لە لەیەکی لە شارەکانی کوردستانە بەقەدەر هەموو ئەوروپا ئێمە ئەو نەخۆشیەمان هەیە ئەمە قابلی ئەوەیە کە ئاوڕێکی لێ بدرێتەوە مهمترین نقطە لێرە ئەمەیە کە ئەمە پریڤێنتەبڵ دزیزە یعنی نەخۆشیەکە کە ئەتوانی ڕێگری لێ بکرێ نەخۆشیێک نیە لە کۆنتترۆلی مرۆڤانە بێ زۆر باش ئەو ڕێگریکردنی کە تۆ باسێنی دواتر دێمە سەری هەم چۆن تاک خۆی بپارێزی هەم چۆن ئەرک دەکەوێتە سەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کە ئێمە بپارێزن بەڵام بە سەرەتا نیشانەکانی ئەم نەخۆشیە بزانین ئەم نەخۆشیە ینی بۆ جیاکرێتەوە هەندێک جار کە کەمترین نیشانت لە قۆناغی سەرەتایەکاندا نیشان دەدات بەڵێ ئەمەش کێشەیەکی درە بەڵێ لە سەرتاوە کە قەبارەی کیسەکە بچووکە هیچ کێشەیەک دروست ناکە لەم چەند ڕۆژەی پێشوە کە ئەمە نەخۆشێکمان بینی مناڵێک تەمەنی تەنها 8 ساڵە کیسێکەیە لە سنگی 13 سانتیمە خۆی سنگی مناڵ چەندێکە خۆی 15-16 سانتیمەش سنگی مناڵێک 13 سانتیمەتر گەورەیە کیسەکە باشە ئەنجا کێشەی دروست کردووە کۆکەی هەیە بەڵخەمی هەیە ئازاری سنگی هەیە خەوی لێ ناکەوێت نانی پێ ناخورێ لەرزوتا هەیە لە دوای 13 سانتیم کە لە کاتێک ئازین بە ساڵێک سانتیمێک 2 سانتیم زیاکە یعنی ئەم نەخۆشیە لە مناڵا بەلایانی کەمەوە 5 ساڵی ڕابردوو هەبووە بەڵام هیچ نیشانێکی دروست نەکردووە لەبەرەوە لە قۆناغە سەرەتایەکانە بەڵێ هیچ نیشانەیەکی نییە بەڵام کاتێک گەورە ئەبێ کاتێک کە ئەتەقێ کاتێک کە ئیلتیهابەکە لەم کاتانە هەموو نیشانەکانی سنگەوەی لە سنگە هەیە هەیەی لە کۆکە بەڵخەم تەنگە نەفەسی ئازاری سنگ بێخەوی کەم خواردنی لەرزوتە هەموو ئەوانەی هەیە کە هەرچی نیشانەی سنگ هەیەی دوای ئەوەی کە تووشی مەشاکی لەبێ باشە کاتە لە قۆناغێکی مەترسیدا کە ئەمە نیشانەکان بێمە بڵێمە چۆن بتوان پێشوەختە دەست نیشانێکین هیچ ڕێگایەکەیە بۆ منە هەر کەسێک هەڵبستێ بە ئەنجامدانی پشکنینێک بۆی بزانێ ئەم گرفتەی هەیە یاخودنە بەڵێ بەڵێ خۆی بە ئەشعەیەکی سادەی سنگ دەرەکەوێ ئەگەر کەسێک ئەشعەیەکی سنگ بکات دەرەکەوێت کە نەخۆشی هەیەیاننا بەڵام تا ئێستاش ئەمە یعنی ئەوەی کە هەموو کەسێک لەم شوێنەی کە گومانی لێکتی هەموو بچێ ئەشیاء بگرێت تا ئێستا لە ڕووی علمیەوە ئەمە ڕیکۆمەند نەکراوە یعنی نەوتراوە کە سکرین بکەین بۆ ئەمە ئەلبەتە کە نەوتراوە لەبەری لە وڵاتانە کۆنتترۆل کراوە ئێمە بێ گایدلاینی تایبەتی خۆمانمان هەبێ ئێمە بێ ڕێوشوێنی تایبەتی خۆمانمان هەبێ و ئێمە ئەبێ سەرچاوی ئامۆژگاری و ڕێنمایەکانی ئەم نەخۆشیە بین لە هەموو سەرزەویان نەک لێرە بۆچی چووکە ئێمە گیرۆدەی دەستی نەخۆشیەکەین زۆر باشە لە ڕووی تاکەوە تاک چۆن بتوانێت ئەم نەخۆشیە کۆنتترۆل بکات لە ماڵەکەی خۆیدا لە جوارچەوەی خێزانەکەی خۆیدا بەڵێ وڵی هەنگاوی یەکەم ئەوەیە کە ئەو سەوزەی کە ئەخورێ هەتا دڵنیانەبی لە سەر چاوەکەی بەکار نهێنرێ ڕاستە خۆ لەو دوکانانە سەوزە هێنان بە ئیشێکی خراپ پێزانم چکە لە ئەنسە لە هەندێک شوێنی کورسان مەزرعە هەیە مەزرعەکە سەرچاوی ئاوەکەی وازەحە و ئەو مەزرعەیە تەلبەن کراوە چواردەوری گیراوە هەموو سەگ ناتوانێت بچێتە ناوە ئەگەر بتوێن ڕاستەخۆ لە مەزرعەکان سەوزە بینی زۆر باشە ئەگەر ئەمەش نەکرێم پێویستەکە ئەو سەوزەی پێشەوەی بخورێتەوە بەلایانی کەمەوە 15 خولەک لە ناو خوێاوادا بنرێ بەلایانی کەمەوە کەمتر لە 15 خولەک سوودی نییە خاڵی سێمیش پاکوخاوێنی دەستەکانە پێش هەموو خواردنێکە دەست بشۆرێ بە باشی بە سابوون و بە هەر سائیلێکە بۆ دەستشتن بەکاریە ئەمانەت ڕێگەکان کە تاکەتوانێت خۆی لێ پارێزەوە لەو خانەوادەی کە ئەم نەخۆشی دەرکەوت باشترە هەر هەموو ئەندامانی خانەوادەکە ئەشایەکی ئاسانی سنگ هەیە بیگرن هیچی شتێکی ئەو نەقورس نییە بۆی بزان ئەوانیشی چێک لەو بابەتیان نییە زۆر باش ئێمە هەر باسی سەوزاکەین فاکتەرێکی ترەیەکە تا تووشی ئەم نەخۆشیە بکات ئەمە سەوزە هێلکەی ئەو پاراسایتەی پێوەیە ئەگەر ئەم هێلکەیە بکوڵێنرێ لە ناوەچێ ئەگەر ئەم هێلکەیە یعنی کەمتر ئەگونجێ سەجێک پیسایی بە سێوێکا بکە بۆی میوەکان کەمتر معڕەزن بەڵێ تەنها دەستی خاوێن زائیدەن سەوزە تا ئێستا سلمێنراوە کە هۆکاری سەرەکی بن وەگەرنا شتی لاوەکی تر هەیە بەڵام ئەوەی کە بەڵکی ئیشەکەی کردووە ئەوەی کە زۆرینەی نەخۆشەکەی پێکهێناوە سەوزەی پیسە
باشە دکتۆر ئەگات دەرنەبوون لە نیشانەکانی ئەم نەخۆشیە لە قۆناغەکانی کۆتاییدا کە قۆناغێکی مەترسیدارە وەکو ئاماژەت پێکرد ماکەکەی چییە بێ نەخۆش وسی نەخۆشەکە ئاگەینە بکوێ ئەگەر پژگوێ بخرێت دوای ئەوەی کە نیشانەکان دەرەکەوێ بە دڵنیاییەوە کەسەکەلی دەرناچێ ینی وردە وردە ئیلتیابەکە زیاکە هەموو لەشیە گرێتەوە ئیلتیابەکە دوای ئەوە دوور نییە بیکوژێ ینی خۆی ئەمە زۆر جار ئەم مەترسیە خینە بەردەم نەخۆشەکان ئەوانەیە کە کیسێکی ئاوی زۆر گەورانەیە تورێکیەکی ئاوی زۆر گەورانەیە لە کاتی تەقینەکە لەوانەیە هەر بە حساسیت کەسەکە بکوژێت کە ئەتەقێت کەسەکە تووشی حساسیتێکی زۆرە بێ لەوانەیە هەر ئەوە بیکوژێت دوای ئەوەش ئەگەر ئەوە لەوەش دەربازی بوو التیهابەکە شوێنەکەی وردە وردە التیهابەکە تا سنوورێک لەشی مرۆڤ تەحمولی ئەو التیهابەکە بە تایبەتی لە سیەکانە زۆر کەمتر تەحمولەکرێ بۆیە وردە وردە لەوانەیە هەم التیهابەکە بچێتە خوێنیەوە وردە وردە ئەندامەکانی تریش لە ناوبەرێ و بۆیە کەسەکە ناتوانێت بژی ئەگەر چارەسەر نەکرێ لە دوای ئەوەی کە ئەم ماکانە دەرکەوتن. باشە دکتۆرکە تۆ دەڵێی بۆ منە لە مناڵێکی ساڵە قەبارەی کیسەکە یاخود تورەکەکە 13 سانتیم بووە ینی بەردەوام گەورەبوونی ئەم کیسەیە چ کاریگەریەک لەسەر سنی تاک دروستەکە ئەگەر نەتەقێت بەڵێ تەنگە نەفەسە بێ وایە ئەو سی نەبێ یعنی ئێستا ئەو مناڵەیە کە من باسیەکەم تقریبا وایە ئەو سی ئەو لای هەر نەبێ چکە هەموو سیەکە تقریبا داپۆشراوە بە کیسی ئاوەکە ئەو کاتەوە وایە تۆ کەسەکە بە یەک سی بژی کە دەمەترە ڕوا تەنگە نەفەسێکی زۆر زۆری بۆ دروستە بێ ناتوانێت ئەسڵەن بە 4 قادرمە بچێتە سەرەوە کەسەکە کەم ئەندامی لێە. باشە بۆ کەسانی کە خۆیان ینی هەر لە بنەڕەتدا کێشەیەکی هەناسەدانیان هەیە کێشەی سنگیان هەیە ئەو کەسانی کە جگەرە کێشن کە نێرگەرە کێشن کاریگەری و نیشانەکانی ئەم نەخۆشیە قوڵتر دەبێتەوە تیاندا بە دڵنیاییەوە تۆ ئەگەر کەسێک کیسەکە لایەک لە سیەکەی گرتی بێ سیەکەی تریشت بە بۆنی جگەرەوە باش نەبێ بە بۆنی نێرگەلەوە وەسعی باش نەبێ یان نەخۆشیێکی تری ڕەبۆی هەبێ نەخۆشیێکی هەریەکە لە نەخۆشیەکان ڕشالبوونی هەبێ بێگومانە و کاتێک کە ئێماڵین و کوایە سیەکی نەبێ و کاتەوە کوای هەردوو سیەکەی نەبێ بە دڵنیاییەوە کێشەکە بۆ ئەو زۆر زیاترە بۆ کەسانی نەخۆشی دڵیان هەیە چۆن کاریگەریان لەسەر دروستەکە بەڵێ ئەوەی کە نەخۆشی دڵی هەیە خۆی نەخۆشی دڵ تەنگە نەفەسی دروستەکە بۆیە ئەمیش هەر تەنگە نەفەسی دروستەکە بۆیە بۆ ئەوانەی کە ئەم نەخۆشی دڵیان هەیە و کیسی ئاویشان هەیە وەزعی سنگیان زۆر خراپترە بێ و نیشانەکان زووتر دەرەکەون و کاتێکیش دەرەکەون زووتر کەسەکە لە جێگا ئەخات و بێگومان نەشتەرگەرێکی قورسترە بێ و زیندوبوونەوە لە نەشتەرگەرێکی قورسترە بێ و هەموو ئیشەکانی قورسترە بێ کاتێکە نەخۆشی دڵی هەبێ تاکە چارەسەر نەشتەرگەریە دکتۆر لە قۆناغەکانی زۆر سەرەتایە کاتێکە کیسەکە 2 سانتیمە یان کەمترە یان 3 سانتیمە هەندێک لە سەرچاوەکان ئەڵێن ئەتوانی بەس تەنها عیلاجی بکەیت بەڵام خراپەکەی ئەوەیە کە لەم قۆناغا نابینرێ یعنی بەدەگمەن ئەیبینیت کاتە لێرەیە ضرورەتی پشکنین دەرەکەوێت بالضبط لێرە بەدەگمەن ئەیبینی نەخۆشێک بێت تورەکەیکی ئاوی هەبێ لە 3 سانتیم بێ یا 2 سانتیم بێ زۆر بەدەگمەنەمانە بینی بەڵام ئەمە بڵێ ئەتوانی عیلاجی بێ و متابعی بکەی ئەمیش هەندێک جار متابعکار سەرکەوتو نابێت دوجار هەرەچێتەوە بۆ نەشتەرگەری بەڵام هەندێک سەرچاوەش ئەڵێ ئەتوانی کە ئەو بەردەوامی لەسەر عیلاجە تاوەکو بەتەواتی لە ناوچێت چۆن نەشتەرگەریەک بۆم گرفتە ئەنجامەدرێ فەتەح سەدراکردنەوەی سیەکانە بەڵێ تا ئێستا بەپی سەرچاوە زانستیەکان فەتەح سەدر ئەبێ بکرێ بۆ ئەم نەخۆشیانە بەڵام وەکو عەرزم کردی سەرچاوە زانستیەکان لە کوێن سەرچاوە زانستیەکان لە ئەوروپا و لە ئەمریکان ئەمانە ئەم نەخۆشیان هەر نەماوە و ئەو قسەی کە ئەوانێکن هی ساڵی هێشتاکانەوە بۆ ئێمە یەکەن بۆی ئێمە ئێستا بەڕاستی لەو سەرچاوانە لامانداوە ئێمە تقریبا سەرجەم نەشتەرگەریەکانی کیسی سنگ بە نازور ئەەکەین واتە تەنها بە یەک کون بە جیازێکە چینە ناوە کیسەکە لە ناوە بین شوێنەکەی ئەدورینەوە پاشەکەینەوە غەسلەکەین ئەنجینە دەرەوە لە خۆی گەورە بە زیابن نەخۆشەکان زۆر باشن ئەوش شەڵاکەین بە توێژنەوەکی زانستی و لەسەر ئاستی گیانی بڵاوەکەینەوە کە چیتر پێویست ناکە فەتەح سەدر بۆ تورەکەی ئاوی بکرێ ئێمە پێمان وایە ئێمە پزیشک لە عێراقا و لە کوردستانە بە تایبەتی مافی ئەومان هەیە کە ئێمە ڕیکۆمەندێشن بە جیهان بین لەم بابەتە چکە ئەم نەخۆشیە لای ئێمە هەیە لای ئەوان نییە بۆیە وەکو عەرزم کردی ئینەکە گۆڕاوە با بڵین ترێندەکە لای ئێمە گۆڕاوە تەبیعەتەکە لای ئێمە گۆڕاوە ئێمە ئەو شتە بە نازوورەکەین بە فەتەح سەدر ناکەین ئەگەر چیتە ئەسر شتێک زبەکانە لەو فەتەح سەدر بیکەن دکتۆر بە هەر شێوازێک چارەسەر بکرێ ئەم نەخۆشیە
ئەگەری دووبارە سەر هەڵدانەوەی هەیە لە تاکێکدا بێگومان ئەمە شێکێکە کێ لە کێشەکان بۆیە نەخۆشەکە بێ مای 6 مانگ عیلاجی دژی ئەم نەخۆشیە بەکاربێنێ لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەگەری سەر هەڵدانەوە هەیە ئەو کەسێک کە ئەم تەشخیصی تیا دروستە بێ دوای ئەوەی نەشتەرگەریەکە ئێمە ئامۆژگاریەکەین کە بۆ ماوەی 6 مانگ عیلاجی دژی ئەم پەراسایتە بەکاربێنێ بۆی دووبارە سەر هەڵدەداتەوە هەنێ جار دوایەم عیلاجانیش سەر هەڵەداتەوە بۆیە باشترین ڕێگا باشترین چارەسەر خۆپاراستنەکەی ئەوڵ کە نێڵی ئەو پەراسایتە داخڵ بە جسمت بێ باشە ئێمە باسی خۆپاراستنەکەیمان کرد لە سەر ئەستی تاک و لە سەر ئەستی خێزان کۆنتترۆلکردنی ئەم نەخۆشیە و هۆکارەکانی ئەم نەخۆشیە لایەنە پەیوەندیدارەکان چۆن ڕۆڵی تێدا دەبینە ببوورە وەڵاهی ئەخۆی ئەمە ئیشی ئەوانە بەڕاستی حەق وایە ڕاستەخۆ سەحەت تەداخلی تیا بکە و ڕاستەخۆ حکوومەت هێڵی هەبێ بۆ بەرگریکردن لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە چکە بەڕاستی بە تاک و بە فەرد کۆنتترۆلی مەزرعە ناکرێ کۆنتترۆلی سەوزەی بازار ناکرێ کۆنتترۆلی ئەو سەگانە ناکرێت کە لەو جادەیە بەڕەڵان بۆ هەموو شوێنێکی ئەو ناوچانی کە با بڵین خواردنی تیا ئاخورێتەوە ئەو ناوچانی کە خواردنی تیا گەوراکرێ و سەوزەی تیا گەورەکرێ ئەچن لەبەرەوە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان کۆنتترۆلی سەگ بکەن پێویستە کۆنتترۆلێکی باشی ئەو سەوزەمیوەیە بکەن کە لە کورسان بەرهەمەهێنرێ و پێویستە بەردەوام پرۆگرامیان هەبێ بۆ وشیارکردنەوەی خەڵک بۆ ئەوی خۆیان لەم نەخۆشیە پارێزن زۆر باشە دکتۆر دەمەوێت گوێم لە دواڕێنمایی تۆ بێ وەکو پزیشکێک چه ئاراستەی خەڵکی دەکەیت بۆ ئەوەی ینی زۆرترین حاڵەت لەم نەخۆشیە ڕزگاریان ببێت یاخود توش نەبن بەڵێ بەڵام بە بۆچوونی من تاک ئەبێ پاکوخانی زۆر گرنگی پێبە و بە تایبەتی سەوزە هیچ سەوزەیە نەخورێ پێشەوەی کە چارەکێک لە خوێوە بێت و تا بشکرێت نەخورێەوە ئەگەر کرا هەر ناچار بووی بیخۆی یا حەزت لێکن بەلانی کەمەوە بێ چارەکێک لە خوێوە بێ ئەو کاتە واتە سەورەکەنی شاءڵڵا بەو چارەکە پەراسایتەکە لە ناو بەرێ و ئەو کاتە سەیفە بێ خواردنەوەی زۆر باشە دکتۆر فامی حسێن پسپۆڕی نەشتەرگەری سنگودڵ سپاس بۆی میوانی ئەمە بووی دکتۆر زۆر سپاس بۆ تەرخانیم کار زۆر سپاس بۆ تۆ خۆشویستان دوم تۆری بیان بەش کورسان پێشکەش کرا من و چارنەکوەردەگرم و دواتر لەگەڵتان بەرداوام دەبم